سڵاوتان لێ بەڕێزان، من وسام ئەحمەدم. ئەمڕۆ پێداچوونەوە و ریڤیو کتێبی The Ballad of Songbirds and Snakesتان بۆ دەکەم لە نووسینی سوزان کۆلنس. ئەمە بەشێکە لە جیهانی The Hunger Games. وەک خۆتان ئاگادارن کتێبەکانی Hunger Games سێ کتێبن، وەک دەبین ئەمە بەشی یەکەمێتی بە ناوی Hunger Games، بەشی دووەمیشی بە ناوی Catching Fire بوو، بەشی سێم و کۆتاییشی بە ناوی Mockingjay بوو. بەلەوەی باس لە ناوڕۆژی کتێبەکە بکەین ئاگادار بن لەوانەیە زۆرێک لەو بابەتانی باسییان لێەوە دەکەین سپۆیل بن، هەوڵش دەدەم کە کەمترین سپۆیل بکەین، بەڵام هەندێک بابەت هەیە لەوانەیە پێویستکە باسی بکەین تا ڕیڤیوەکە باشتر بێت و شتەکان ڕوونتر بن. لە ناوەڕاستی ئەم ساڵ و مانگی پێنج سوزان کۆلنس هەڵسا بە بڵاوکردنەوەی کتێبێکی تر کە سەر بە هەمان جیهانی هەنگەر گێمزە، بەڵام چیرۆکێکی جیاوازە، واتە پریکوێڵە. چیرۆکەکە باس لە 64 ساڵ بەر لەو هەنگەر گێمزە دەکات کە لە کتێبی یەکەم پێمان ناسراوە. وەک بینیمان کە کتێبی یەکەم باس لە هەنگەر گێمزی 74مین دەکات، بەڵام ئەم کتێبە باس لە هەنگەر گێمزی دەیەم دەکات. 12 ناوچەی تر کە سەر بە پایتەختن بەڵام خەڵکی هەژاریان تێدا دەژیت، دوو کەس لەو ناوچانە هەڵدەبژێردرێن، دێن لەگەڵ یەکتری، جۆرێک لە یاری ئەنجام دەدەن یاخود بڵێن شەڕ لەگەڵ یەکتر دەکەن، تاکو لە کۆتاییدا تەنها یەک سەرکەوتو دەمێنێتەوە، ئەوانی تر هەمویان دەمرن. ئەم سەرکەوتووەش بە پاڵەوانی یاریەکانی برسێتی دادەنرێت. سوزان کۆلنس ڕایگەیاند کە ئەم کتێبە باس لە کارەکتەری کۆرنیلیەس سنۆ دەکات. کۆرنیلیەس سنۆ دوژمنی سەرەکی ئەم کتێبانە بوو، یاخود خراپەکاری سەرەکی ئەم کتێبانە بوو. کتێبەکە لە 1995 بڵاوبوویەوە، کە کتێبەکە بڵاوبوویەوە گوتم کتێبەکەم بە هاردکەڤەر زوو بەدەست نەکەوت، بۆیە بە ئیبووک دامبەزاند. چیرۆکەکەم خوێندەوە. باس لە کۆرنیلیەس سنۆ لە تەمەنی 18 ساڵی دەکات. ئەو کاتەی کە کۆرنیلیەس سنۆ لە ئەکادیمیاک دەخوێنێت کە شێوازی قوتابخانەوەیە، سینیەر لەوێ، واتە دوایین ساڵیەتی لەوێ دەخوێنێت. ریسێرچی کۆتاییان یاخود دوایین ئەرچیان کە هی سەرکەوتنە و دەتوانین بڵێن دەبێت بە شەهادەیەک تاکو لە زانکۆوەر بگیرێن، دەبێت بەشداری بکەن لە هەنگەر گێمز، بەڵام چۆن نەک بە شێوازی تریبیوت یاخود ئەو کەسانێک کە بەشداری ناو هەنگەر گێمزەکانن نەخێر، بەڵکو بە شێوازی مێنتۆر یاخود بڵێن مامۆستا یاخود ڕاهێنەری ئەو کەسێک کە دەبێت بە تریبیوت و یاریەکە دەکات. ئەوانەی کە لە ناوچەکان هەڵدەبژێردرێن، هەر ناوچەیە دوو نەفەر لی هەڵدەبژێردرێت یاخود دوو کەس لی هەڵدەبژێردرێت، ئەو دوو کەسان دەهێنرێن یەکێک لە پایتەخت ڕاهێنانیان پێدەکەن تا لە یاریەکە سەرکەوتوو بن و هەروەها ڕزگاریان بێت و ببن بە پاڵەوان. لە هەمان کاتدا سپۆنسەر و یارمەتیەکانیش بۆ ئەو کەسانە کۆ دەکەنەوە کە لە یاریەکە بەشدارن. هەرچەندە لە کتێبەکانی هەنگەر گێمز ئەو کەسایەتی کە بە مێنتۆر هەڵدەبژێردرێت یاخود بە مامۆستان هەڵدەبژێردرێت، ئەوانن کە لە خودی یاریەکان بردوویەتیانەوە پێشتر، ئێستا بوون بە مامۆستا یاخود ببوون بە مێنتۆر. یاساکان زۆریان جیاواز بوون، باس لە هەموو یاساکان ناکەم، بەڵام ئەو یاسایە کە ئێستا باس لێوە دەکەم، مامۆستاکانیان لەو کەسانە هەڵدەبژێردرا کە لە قوتابخانە بوون، واتە ئەوانەی لە قوتابخانە بوون دەبوون بە مێنتۆری ئەوانەی کە هەڵدەبژێردران و بەشداریان لە یاریەکە دەکرد. ئەوەیە کۆرنیلیەس سنۆ وەک یەکێک لەو کەسانە هەڵدەبژێردرێت کە ببێت بە مێنتۆر، دەبێت بە مامۆستا و ڕاهێنەری کەسێک یاخود بڵێن کچێک کە لە ناوچەی 12ەیە. ناوچەی 12 ئەگەر لەبیرتان بێت هەر هەمان ناوچەیە کە کاتنیس ئێڤەردین پاڵەوانی سێ کتێبەکانی تر هەر لە ناوچەی 12 بوو. ئەمەش نیشانەیەکی زۆر جوانە لە نێوان هەردوو کتێبەکە و پیشان دەدات کە بۆچی سنۆ لەو کتێبانە ئەوەندە ڕقی لە کاتنیس بوو، کە دەتوانین بڵێن زیاتر ڕقی لە کاتنیس بوو لەوانی تر، لەبەر ئەوەی کاتنیس هەر لە ناوچەی 12 بوو. کارکتەری یەکەم وەک باسمان کرد خودی کۆرنیلیەس سنۆیە کە کارکتەری سەرەکیە و نارێتەرە، یاخود بڵێن چیرۆکەکە بە ڤیژن و بە ڕوئیای ئەو کەسەوە نووسراوە، واتە خوێندنەوەکانی ئەو کەسن. کارکتەری دووەم کارکتەری لوسی گرێیە، ئەو کچەیە کە هەڵدەبژێردرێت وەکو تریبیوت بۆ کۆرنیلیەس سنۆ تاکو ڕاهێنانی پێ بکات. کارکتەرێکی تریش سجەینەس هاوڕێی کۆرنیلیەس سنۆیە، هەرچەندە لە بیرروڕاکان زۆر جیاوازە لە کۆرنیلیەس سنۆ، بەڵام هاوڕێیەکی قوتابخانەی ئەوە. کارکتەرێکی تر سیسکا هایباتمە. سیسکا هایباتم کارکتەرێکی زۆر کاریگەرە بەسەر چیرۆکەکەوە، دەتوانین بڵێن سەرۆک یاخود بەڕێوەبەری قوتابخانەکەیە. یەکێکی تر لە کارکتەرەکان بریتە لە دکتۆر گۆڵ
کە ئەویش زانایەکە یاخود بڵێن بەڕێوەبەری بەشی زانستی قوتابخانەکەیە. کارکتەری دیکەشیان کراستە سنۆیە. ئەمەیان کەم باسکراوە لە کتێبەکە، بەڵام کاریگەری زۆری هەیە بەسەر چیرۆکە بە تایبەتی لەگەڵ سیسکە هایباتم کە دواتر باسی دەکەم کە کاریگەریەکەیان چیە و باس لە چی دەکات. خاڵی هەر بەهێزی کتێبەکە بریتە لەوەی کە ئێمە زیاتر لەبارەی سنۆوە دەزانین. بەهۆی هاتنی ئەو جەنگەی لە نێوان 12 ناوچەکە و پایتەخت ڕووی داوە، ئەوان تووشی هەژاری بوون و ئەوە بووە دایک و باوکی لەدەستداوە و هەر لەبەر ئەمەش لە قوتابخانە هەوڵ دەدات لە کارەکەی سەرکەوتوو بێت و لە بوون بە مێنتۆر سەرکەوتوو بێت تاکو بێت بە شانازیەک بۆ خانەوادەکەی و لە هەما کات بتوانێت پارەیەکیش کۆبکاتەوە تا لەو هەژاری ڕزگاریان بێت. بۆمان دەردەکەوێت کە چۆن کەسایەتێکی سنۆی دوژمن یاخود خراپەکار لە کتێبەکان لە سێ کتێبەکانی ڕابردوو چۆن دروست دەبێت. بابەتێکی تر کە لە کتێبەکە بۆمان بە دەردەکەوێت ئەوەیە کە دەستپێک و یاخود سەرەتای دروستبوونی هەنگەر گێمزمان بۆ بە دەردەکەوێت. ئاخۆ ئەم یاریانە چۆن دروست بوون. بۆ گوتمان دوو کارکتەر هەن، ئەوانیش سیسکە هایباتم هەروەها کراستە سنۆ. تەمان کراستە سنۆ باوکی کۆرنیلیە سنۆیە. سیسکە هایباتمیش لە ئێستادا کە لە کتێبەکە باس لێ دەکات بەڕێوەبەری قوتابخانەکەیە. ئەم دوانە پێشتر بەیەکەوە بوون لە قوتابخانە، هاوڕێی یەکتر بوون لە ڕێی ریسێرچی ئەوانەوە یاخود ئەوان هەنگەر گێمزیان دروست کردووە. بابەتێکی تر کە لەو کتێبە دووبارە بەمان بە دەردەکەوێتەوە ئەویش ئەوەیە یاریەکان سەرەتا چۆن بوون. لە ساڵی 74 و 75 و ئەوانە کاپیتال بە شێوازێکی زۆر جیاواز پێشوازی لە یاریەکە دەکرد. وەک ئێستا دەبینین کە چۆن چامپیۆنز لیگ و ئەو یاریانە هەنکە یاری تۆپێ یاخود هەر یاریەکی ترە کە پێشوازێکی زۆر باشی لێ دەکرێت، ئاهەنگ و شتی لەو زۆرە ئەنجام دەدرێت، خەڵکانیش زۆر مەراقن. لەو یاریانەش بە هەمان شێوە لە ساڵی 74 و 75 خەڵکی کاپیتال بگرە زیاتر مەراقترن. بەڵام لە ساڵی دەیەمین خەڵکی کاپیتال هیچ حەزیان بە یاریەکە نەکردووە، هەر دەتوانین بڵێن سەیریان نەکردووە. ئەمەش کێشەی بۆ ئەوان دروست کردووە کە یاریەکەیان داهێناوە، بەتایبەت کە یاریەکە ئامانجیشتیدا بوو ئەویش ئەوە بوو کە خەڵکەکە سزا بدەن. لە هەمان کات خەڵکی دیستریکتەکان زۆر بڵێن پێی کاریگەر نابن لەبەر ئەوەی لەوانەیە زۆر بینەری نەبن یاخود شاشۆشتەکان نین، هەمویان لە تەلەڤیزۆنی ماڵەوە سەیری دەکەن. یاریەکە زۆر بە خۆشپێشان دەدات، هەمان هەست دەداتەوە کە لە کتێبەکانی پێشتر هەست پێکرده بوو. ئەوەیە دەبینین کە لوسی گرەیبێرد و ئەوانەی تر بەشداری دەکەن لە یاریەکە، بەشیشیان پێشتر دەمرن، بەڵام بەشیش زۆریان بەشدار دەکەن لە یاریەکە. ئەوەیە دەبینین کۆرنیلیە سنۆ لە شوێنێک ناچار دەبێت کە خۆی بچێتە ناو یاریەکە. لە کتێبەکانی پێشتر دەمان بینی کە تریبیوتێکیان دەهێنان ناو پایتەخت، پێشوازێکی جوان لێ دەکرا، بەڵام لە یاریەکانی دەیەم بە پێچەوانە بوو. هەر لە سەرتاوە کە دەهێنران بە شەمەندەفەرێکی زۆر شڕ و شەپڕێ و لە کابینەکان وەکو سزن و وەکو بەندی خانەوە بوون دادەنران، دواتریش لەلایەن پیسکیپەرەکان یاخود لەلایەن پۆلیسەکانەوە دەهێنران، دەبران بۆ شوێنێک کە پێی دەگوترێت زوو یاخود دەتوانین بڵێن هەر باخچەی ئاژەڵانە. لەوێش خەڵکەکە دێت سەیریان دەکەن و ئیدی پێیان پێ دەکەن، ینی شتەکە زۆر زۆر دڕەقانەترە دەتوانم بڵێم لەوەی ئێستاش. ئەم ڕوونکردنەوانە زۆر جوانن، بەتایبەتی کە دەبینین جیاوازیەکە لە نێوان هەردوو یاریەکان چۆن. زۆر جار دەبینین کتێبی یاخود چیرۆکی خراپەکارەکان دەنووسێ چیرۆکێکی دووبارەیە کە بڵاو کرایەوە. چیرۆکەکە لەبارەی سنوۆیە زۆربەی خەڵک وای بۆ چووکە لەوانەیە چیرۆکێک بێت هەستت بۆ سنۆ ببزوێت یاخود بڵێ جاروبارە عوزری بۆ بێنیتەوە، بەهانەی بۆ بێنیتەوە کە بڵێ وەڵای سنۆ خۆی بوو لە کتێبەکانی پێشتر وای دەکرد دەبەر ئەوەی ئاوای بەسەر هاتووە. بەڵام ئەم کتێبە تەواو جیاوازە. یەکەم شت کارکتەری سنۆ کارکتەرێکە کە لە 18 ساڵیش کارکتەریش دڕق بووە، ینی باوەڕ ناکەم ئەوەی کتێبەکەش دەخوێنێتەوە هەستی بەرامبەری ببزوێت بڵێت لەمەیاندا سنۆ حەق بووە. سوزان کۆلنز کارکتەرەکەی وا جوان نووسیوە، پیشان دەدات کە ئەو کاتیش هەڵدڕقە کە باس لە مردن و خوێن ئەوان دەکات ئیمۆشنی پێوە دیار نیە بەو کارکتەرەوە، ینی وار لێ نایە کە بڵێ ئەو وەڵازگت بەو کارکتەرە بستێت کە حەق خۆی بوو لە کتێبەکانی تروای کرد یاخود بڵێن ئەویش لە زۆر ناخۆشی داژیاون. لوسی گرەی خۆی ئەندامێکە لە گروپێکی گۆرانی گوتن کە پێی دەڵێن کەڤی.
طبعا گۆرانیەکان بەشێکی زۆری گۆرانیەکان ئەو گۆرانیانە کە کاتنیس لە کتێبەکە یاخود لە فیلمەکە دەیانڵێتەوە لەوانش گۆرانی دیپ ئین دە مێدۆ هەروەها گۆرانی هەرە بەناوبانگی هانگینگ تری کە کاتنیس لە بەشی یەکەمی ماکینجێ پێم وابێ دێڵێتەوە دووگۆرانی هەردووشی لەلایەن لوسی گرێبێردەوە خودی خۆیەوە نووسراون و ئاوازیان بۆ دانراوە ئەمەش شتێکی زۆر زۆر جوان بوو بیرەوەریەک بوو دەیگەڕاندیەوە بۆ کتێبەکانی پێشتر و ئەو ڕووداوانەی دەهێنایەوە بەرچاو کتێبەکە گۆرانی زۆری تێدایە لەوانەیە ئەگەر فیلمێکی لێسەر دەربێت گۆرانی زۆری تێدای بەڵام گۆرانیەکان زۆر کاریگەرن هەندێک بیرۆکەی نوێ بۆ هەنگر گەیمزی دواتر دەخرێنە ڕوو بەتایبەت لەلایەن خودی سنۆوە کە دەبینین لە هەنگر گەیمەکانی دواتریش لە وەک لە کتێبەکان بینیمان ڕوویاندا یەکەمیان ئەنجامدانی گرەوە وەک بینیمان لە هەنگر گەیمزەکانی پێشتر دەمان بینی کەسێک دەتوانێت لە کاپیتال گرە و لەسەر نەفرێک بکات یاخود لەسەر کەسێک بکات لە هەمان کاتدا ئەنجامدانی سپۆنسەر بۆ ئەو کەسە هەرچەند ئەمەیان شتێکی باشە کە لە سنۆ نایەت وەک دەبینێت سنۆ کارکتەرێکی دڕەقا بەڵام لە 18 ساڵی هاندەر و پاڵنەری تریش هەبوون بۆ ئەنجامدانی ئەو کارانە لە هەنگر گەیمزی دەیەم ئەو کەسێککە براوە دەبێت دەچێتەوە سەر کارەکەی خۆی و ئەسڵەن هیچ گۆڕانکاریی بەسەر دەنایە تەنها دەبێت بە براوە و هیچی بۆ ناکرێت بەڵام لە هەنگەرگەیمەکانی پێشتر لە هەنگەرگەیمی 74 و ئەوانە لە کتێبەکانی پێشتر بینیمانە ئەوانەی کە سەرکەوتوو دەبن ناوچەیەکی جیاواز بۆ ئەو دابین کرابوو خانی تایبەتی بۆ کرابوو بەڵام پێشتر ئەو بیرۆکەیە نەبوو ئەو بوو خودی کارکتەری سنۆ ئەو بیرۆکەیە هینایە کایەوە کتێبەکە زۆر زۆر دوور درێژ بوو کتێبەکە لە ئەسڵدا نازان من بە ئیبووکەکە لامە یاخود ئەلکترۆنی لامە بەڵام لە ئەسڵدا دەڵێن 570 لاپەڕێ خەڵکانیش زۆر لەمە وەڕز ببوون بەڵام من خۆم لەبەر ئەوەی زۆر حەز بە جیهانی هەنگر گەیمز دەکەم باوەڕکەن لەوانەیە دە کتێبی دیکەشی لەسەر دەربێت ئەگەر دوو ئەوەندەش درێژ من هەربی خوێنمەوە حەزی پێ دەکەم ئەم کتێبە کەمتر ئینتەرتێنینگە زیاتر پۆلەتیکال و فیلۆسۆفیکاڵە باس لە کارکتەرێکی ڤەلەن دەکات کە ئێمە خۆمان کۆتاییەکەی دەزانین بۆیە دەبێت بزانین کە کۆتاییەکەی دڵخۆشکەر نییە بەڕاستی زۆر مێتافۆر و زۆر لایەنی نادیاری تێدایە کە پەیوەندیان بە سیاسەتەوە هەیە یاخود هەمان بابەتی سیاسی دەگەێن لەڕێی کارکتەری سنەوە پیشانی دەدات کە کارکتەرێکی دڕەق چۆن دروست دەبێت لەڕێی خەڵکی کاپیتال پیشانی دەدات کە چۆن یاریەکە بەعکسەوە لە جیاتی ئەوەی لەلایەنەوە شتێکی قەزەون بدەکەوێت بەعکسەوە لەلایەن دەبێت بە شتێکی دڵخۆشکەر ئەوانەی لە دیستریکتەکان یاخود لە ناوچەکانیش دەژین ئەوانیش هەر پیشانی دەدات کە بۆ منە خەڵکی ئاسایی یاخود خەڵکانی کە دەسەڵاتیان نییە چۆن دەستەوەستان بوو زۆر تەرکیز ناخاتە ناو یاریەکە لە هەمان کاتیش کتێبەکە باس لە منتۆرەکە دەکات باس لە مامۆستاکە دەکات ینی وەک چیرۆکی کاتنیس نییە کە بڵێت لە یاریەکە ئاوا ڕوویدا و بۆ شێوازە بوون نا باس لە منتۆرەکە دەکات کە چۆن یاریەکەی بینی باس لە کارکتەرەکە دەکات کە بەهۆی ئەو یاریەوە کاریگەری چۆن بوو بەسەریەوە نەک بڵێ باس لە خود یاریەکە بکات بۆ ئەو کەسانەی کە حەز دەکەن ئینتەرتێنینگ یاخود حەز دەکەن کتێبێک بخوێنەوە کە دڵخۆشیان بکات و ڕووداوی دڵخۆشکەی تێدا بێت ئەو کتێبە ڕیکۆمەند ناکەم و پێشیان ناکەم بەڵام لە ڕووی فەلسەفی و لە ڕووی پۆلەتیکال و هەروەها ڕووی نووسینی کتێبەوە بەڕاستی نایابترین کتێبەکە پێما بە ڕیتمێکی جوانی هەبوو چیرۆکەکە هەر بەردەوام دەبوو تاکو کۆتاییەک و ناوەڕاست و سەرەتا ئەوانەی دیار بوو ینی پێم وابێ دوایشت دەمێنێتەوە ئەوەیە باسی کە ئاخۆ فیلمی لێ دروست دەکرێت یاننا ئەوەندێ من ئاگادار بم بەڵێ قەرارە فیلمی لێ دروست بکرێت بەڵام کەی و چۆنە و کارکتەرەکانی چین دواتر ئینشاڵڵا لە ڤیدیۆکەی تر باسی لێوە دەکەم پێنجی تەواوم بەم کتێبە داوە دەتوانم بڵێم لە نێوان 4.5 بۆ 5 بەڵام بەڕای من شایانی 5 ئێوەش بخوێنەوە لە کۆمنت بنووسن ئاخۆ بەدڵتان بۆیان نام هەرڕخنەوە پێشنیارێکتان هەبوو لە کۆمنت باسی بکەن لایک و شێر و ئەوانەشتان بیر نەچێت و لە هەمووشی گرنگتر سەبسکرایبتان بیر نەچێت من ئوسام ئەحمەدم سوپاس لەم ڤیدیۆیە لەگەڵمان بوون